هەپا هۆپا بەیانی باش بەیانی تۆش باش بەڕێز پیتەر. ئۆ ئێمە هاوڕێین تکایە تەنیا بە پیتەر بانگم کە باشە؟ باشە. بیرم هاتەوە ئاواز و ماڵپاک دەکەیتەوە هەموو ڕۆژێ؟ بەڵێ فرمانی خاتومێرشنە کە پێوتم ئەمڕۆ کارێکی زۆرت کردووە. وا پێدەچێ ئەمڕۆ کەسێکی گرنگ بێت. ئۆ زۆر پاکە ئێرە. ها؟ تکا دەکەم ڕاوەستە پیتەر، تازە پاکم کردوتەوە. داوای لێبوردنەکەم جارێکی تریش پاکی بکەرەوە. سالی سالی زۆر سەیرە ئەم زلە لە بەرکەم کاتێ دەسمە دەرەوە جلەکانی پێشترم لە بەرکەم باشترە. بەڵام خاتو سالی خاتومێشن پێوتم ئەمڕۆ جوانترین جل لە بەرکەمەوە بە جوانترین شێوە بی. لەبەر چی؟ سالی سالی نای ئەو پرچێ من چەند ئەزیەتم دەدا. جەنسی سیرکە بۆ جلە لاواز دیار نیم؟ تۆ هەر جلێک لە بەرکە هێرۆکو خۆتی. نەخێر وانە لەڤینیا تۆ نازانی بەم جۆرە لاواز دیار بم؟ گرنگی مەدا خۆت ئامادە بکە خێرە. هەرمیگار ئەوەست دەکەی؟ هەر چەند دەگەڕم تاکە پێڵاوەکەی ترم نابینەوە. چەند کچێکی بێدە سەڵاتی با بڕۆین. چاوەڕێکان باشە ئێستا من چی بکەم؟ ئێستا شتێکتان نیشان دەدەم. ئەوەی ئارمینگاردە بێنە. ئەگەر لێرەدانەی سالی دەیدۆزێتەوە. ئەی گەمژە ئەگەر سالی دۆزیەوە دایەوە بە ئارمینگارد ئەو کاتە چێ توش دەبێت؟ بەڕای تۆ چییە؟ ها دەیبینین ئەوە شتێکی ترسناکە. تۆ زیرە چی؟ وە هەردووکیان دوا دەکەون. پێڵاو هەرمیگات سالی دواکەوتم. ئەمە هی تۆ ئێوانە؟ بەڵێ لەکوێ دۆزیەوە؟ بینیم لەژێر قادرمەکان کەوتو بوو. چی؟ دەی زوو لە پێیان کە دوا دەکەوین دێ خێراکە دەی ئێستا ژواز لە گریان بهێنە. دەی چاوەکانت بسراوە. زۆر سپاس سالی. ئێستا با بڕۆین. ئێستا ئێوە هەمووتان ئامادەن؟ نەخێر جارێ سالی و ئارمیگارد ئامادە نین. ئەی خوای گیانەی ئەوان چی دەکەن؟ دەی با بڕۆین. ئارمینگارد خات و سالی لە یاسای قوتابخانە دەبێت لە کاتی دیاریکراوە ئامادە بن. بەسەر چاو خاتومێشن. لاڤینیا بەڵێ خاتومێشن. لێرە بە دواوە لە دوای هەموو پۆلەکە ڕادەوەستی تێگەیشتی؟ خات و کڕۆی تۆش لە پێشەوەی پۆلەکە لە زیاتی لاڤینیا. بەڵێ دەی خێرا بەسەر چاو. ئەوە چی ڕوویدا؟
خان مەکان ئەمڕۆ زۆر کەسی گەورە دێن یەکێک لەوانە خێزانی سەرۆکی شارەوانیە دەمەوێت خۆتان ئامادە بکەن کە شیاو بێت لەگەڵ قوتابخانەکەم دەیەوێ شانازی بە سالی بکە هەر لەبەر ئەوەشە دلی نوێی لەبەر کرد ئێستاش دەست بە ڕۆیشتن بکەن بەسەر چاوە ڤیکی ئەوە چێکە لەوێ ئەمڕۆ ڕۆژی پشووە پێویستە بچی ژووری وانەوتنەوە پاکەیتەوە تێگەیشتم هەر ئێستا بەخێرایی ئەی خوایە ئەوە چ خزمەت کارێکە ئۆی وا دیارە سالی لە پێشووی کچەکان دەڕوات ئەوە زۆر ئاساییە کچێکی زۆر ناسکە ڤیکی ئەوە هەر خەریکی ئێرەی ئەبێ بچی قاپەکان بشوی بە خێرایی بەڵێ هەر ئێستا ئای ئای ئەوە چێکە بێ عەقڵ تکا دەکەم لێم ببوورە خانمەکەم ئەو هەموو ئاوە چێ لێرە دەی بیسڕە زوو بە خێرایی ئیشمان زۆرە بیکەین ئەمڕۆ دەی داوای لێ بردن دەکەم ڤیکی بڕۆ ئەو نانە بێنە ئێرە خێرا بەسەر چاوە هەر ئێستا خان مەکان بەڕاستی خوڕەوشتان ئەمڕۆ زۆر زۆر باش بوو کە شیاوی قوتابخانەکەمان بێت وە خێزانی سەرۆکی شارەوانی زۆر دڵخۆش بوو بە خوڕەوشت و کردارێکی خات و کرۆی ئێستا وانەکی تایبەتی دەخوێنین لە پۆلەکەمان جا بۆیە بڕۆم بۆ پۆلەکانتان بەڵام پاش پاکردنەوەی مێزەکان تێگەیشتن؟ ئەبێ ئەبزانی ئەمڕۆ کە ئافرەتێکی زۆر ناودار دەبێتە میوانمان زۆر شەرمەزاریە ئەگەر کەم تەرخەمی بنوێنی ئێستاش بڕۆ بۆ ئیشکردن دەی نەمزانی ئەوان بەم شێوە باسم دەکەن ئەرمیکات ڕاست دەکات ئەدیوانیە جێنی بەر بەڵێ ڕاست دەکەی بەڵێ ڕاستە ئێوەش وا دەزانن بەبێ دەنجی چاوەڕێتان کرد؟ بەڵە خاتە مێشن ئێستا زۆر باشە لاڤینیا ڕاوەستە بەسەر چاو تۆش سالی بەسەر چاو جێگاتان بگۆڕن چی؟ خاتە مێشن سیت پێ دەڵێم وا بکە
زۆر باشە بڕیارمدا هەر لەمڕۆوە سالی بەرپرسی قوتابیەکانی پۆلی خۆی بێت. لەمە تێدەگەی وانیە لاڤینیا؟ ئەوان ئامادە بوون خوشکەکەم. زۆر باشە بەبێ دەنجی چاوەڕێ بن. خانمەکان بەخێر بێن سەرچاو فەرموون بۆ ئێرە. فەرموون بۆ ژوورەوە. فەرموون دانیشن. خات و کڕۆی بەڵێ بە زمانی فەڕەنسی سڵاویان پێشکەش بکە. بەسەرچاو بۆنژور مەدام ژ votre risotto do votre moneta. Mézobage, mademoiselle. ئیژۆ سوێتغی زۆغۆ دڤێرڤۆت کۆنساز. من زۆر سەرسامم بە فەڕەنسیەکەی ئەم کچە ئێستاش دەست بە خوێندنی وانە بکەن. سپاس بۆ تۆ خات و کڕۆی. ئێستاش وانەی مێژوو دەخوێنین. کەسێک هەیە بتوانێت باسی مێری ئەنتوانێت لە مێژوودا بکات؟ ئادەی؟ من خاتو منشن. بەڵێ لاڤینیا فەرموو. بەڵێ ماری ئەنتوانێت ماری ئەنتوانێت شاژنی فەرەنفە تەماشای ئەم قوتابیەکە چەند تەمبەڵە. ماری ئەنتوانێت زۆر باشە ئێستا دانیشە. سالی تۆ تەواوی بکە ئێستا. بەسەرچاو ئەم شازادەیە 600 ساڵ بەر لە ئێستا ڕۆژە جوانەکانی لە کۆشکی ترساڵ ڕابوارد، بەڵام گیرە لە کاتی شۆڕشی فەڕەنسی ڕووبەڕووی ڕۆژگارێکی سەخت بووە. لە زیندان ئەم ڕۆژانەی زۆر جیاواز بوون لەگەڵ ئەوانەی پێشوو. جا لێرە قژە جوانەکەی گۆڕا و سپی بوو و دەیانوت ئەوازی لە لوودبەرزی نەهێناوە تا دوا ڕۆژی کاتەکانی ژیانی. وەڵە ڕۆژی شانسی ئادار لە ساڵی 1693 زایانی فەرمانی لە سێدارەکانی دەرچوو. زۆر سپاس خات و منشن شێوەی وانەوتنەوەکە زۆر جوان و سەرنجڕاکێش بوو. پێم خۆشە چۆنێتی وانەوتنەوەی ئەم قوتابخانەیە بە ئەندامانی ئەنجومەنی شارەوانی ڕابگەێنم. منیش زۆر سپاسی ئەو هەستت دەکەم. تۆ قوتابیەکی زۆر زیرەکی زۆر حەز دەکەم جارێکی در بتبینمەوە بچکۆلە. زۆر سپاست دەکەم خانمەکەم. خۆت لەگەڵ سالی بەڕاستی زۆر باش هەڵس و کەوتت کرد کە باش بێت بۆ قوتابیەکان. جا بۆیە ماوەت دەدەم ئەمڕۆ یاری بکەیت چۆنت بوێت. سالی باید بکەین. خات و مێشن ڕێگەمان پێ دەدەی ئێمە کەمێک یاری لەگەڵ ڕۆکی بکەین؟ مۆڵەتان دەدەم بە مەرجێک لە یاریگای پێشەوەی پەیمانگا یاری بکەن. پیتەر بەرمەتیت ڕۆکی بێنە دەرەوە. بەڵێ خانمەکەم ئەڕۆینە دەرەوە؟ نا لەگەڵ هاوڕێکانم لە ناو باخچەکە یاری دەکەین. تۆ ئامادەی؟ بەڵکو زۆریش ئامادەم خانمەکەم. ڕۆکی ئامادەی؟ تو خۆ دەست
هێشتا سوار بکەم دەی دەیواری دەی پیکار ئاگات لە خۆت بێ خانمەکەم دەی بێزارم مەکە چەند لوت بەرزە سیرکە چۆن دەیەوێ خۆی خۆشەویست بکە پێ دەکەنێ پێ دەچێ زۆر خۆش بێ لاڤینیا ئێمەش بچین بەشداریان لەگەڵ بکەین ئەگەر دەتانێت بستنە لایەن ئێوە ئازادن تووڕە بووی نەخێر تووڕە نەبووم بەڵام ئەمە شتێکی بێمانەیە لە لای من لاڤینیا باکەنێک بچینە لایەن چۆنتان پێخۆشە ئەگەر دوایی ڕایخۆت گۆڕی دەتوانی بێ خوات لەگەڵ زۆر باشە ئارمیگات ئێستا نۆرەی تۆیە بەڵام پێویست بە ترس ناکە پیتەر بە یارمەتێت بەسەر چاو خانمەکەم فەرموو سەرکەوە دەی باشە سالی لاڤینیا تۆش هاتی وا دەزانم زۆر خۆش دەبێت چەند جوانە سالی دەتوانم دەست لە ڕۆکی بدەم بێگومان دەتوانی چەند جوانە ڕاوەستە ڕۆکی ئارمیگات پێوەر بۆ ڕۆکی ئارمیگات هەڵسەوە ئارمیگات سالی ئارمیگات هیچ ئازارت نییە نا من زۆر باشم سەیرە ڕۆکی تۆ زۆر هێمن بووی بۆچی ئاوا ڕۆیشتی خۆزگە سوار نەبوومایە زۆر ناخۆش بوو سالی کە دەتزانی بەم شێوەیە ترسناکە بۆ یەشت سوار بێ بڕاستی کەم بوویتەوە لە پۆل ئەگەر من بوومایە نەمدەهێش سوار بێ دەی با بڕۆین نازانم بە تەواوەتی لاڤینیا چی لە ڕۆکی کرد بەڵام دڵنیام کە لاڤینیا زۆر قیلم ئەبێتەوە بە تایبەتی دوای ئەوەی کە من بووم بەڕابەری پۆل هەمویان خۆیان ئامادە دەکەن بۆ جێژن بەڵام لاڤینیا زۆر دڵتەنگە چونکە ئەوای دەبینێ سالی سەرنجی هەموو لایەکی بۆ خۆی ڕاکێشاوە لە هەمان کاتدا
سالی بۆ ساتێکیش دیکەی هاوڕێی لە یاد نەکردووە.